بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجەی شەهید لە ساڵی تازە ئاماری ساڵی 2019 بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئاشکراکە کۆی گشتی ئەو کێشانەی کە تۆمار کراون 2991 کێشەیە بەپی ئەم خشتەیە کە لە بنکەکانەوە هاتووە بەو شێوەیە بۆتان ڕوون دەکرێتەوە. بنکەی پۆلیسی هەڵەبجە 1556 دۆسیەی تێدا تۆمار کراوە. بنکەی پۆلیسی شەید سەرکار 421 دۆسیەی تێدا تۆمار کراوە. بنکەی پۆلیسی سیروان 280 دۆسیەی تیا تۆمار کراوە. بنکەی پۆلیسی خورماڵ 507 دۆسیەی تێدا تۆمار کراوە. بنکەی پۆلیسی بیارە 123 دۆسیەی تیا تۆمار کراوە. بنکەی پۆلیسی تەوێڵە 88 دۆسیەی تیا تۆمار کراوە. بنکەی پۆلیسی بەمۆ 16 دۆسیەی تێدا تۆمار کراوە. کۆی گشتی ئەو دۆسیانە کە 2991 دۆسیەیە 857 کەس ڕاگیراوە بە تۆمەتی جۆراوجۆر کە 62 تۆمەتباریان نەوجەوانە، 7 تۆمەتباریان ژنانن و 778 تۆمەتباریان پیاوە. پارساڵ لە سنووری بەڕێوەبەرایەتیەکە 3114 دۆسیە لێکۆڵینەوە تۆمار کراوە. ئەمساڵ 2991 دۆسیە تۆمار کراوە. تاوانەکان ئەوانەی کە گرنگن بەم شێوەیە ڕیزبەندەکەیمان کردووە بۆ بەڕێستانی ڕوونەکەینەوە. کوشتن بە ئەنقەز 3 دۆسیە تۆمار کراوە لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجەی شەهید. خۆکوشتن 1 دۆسیە تۆمار کراوە. لێدان بە ئەنقەز 194 دۆسیە تۆمار کراوە. دزیکردن 125 دۆسیە تۆمار کراوە. فێڵکردن 59 دۆسیە تۆمار کراوە. ڕووداوی هاتوچۆ و مردن 14 دۆسیە تۆمار کراوە. ڕووداوی هاتوچۆ و برینداربوون 85 دۆسیە تۆمار کراوە. خراپ بەکارهێنانی ئامێری پەیوەندی 27 دۆسیە تۆمار کراوە. کێشەی خێزانی 106 دۆسیە تۆمار کراوە. توندوتیژی دژی ژنان 78 دۆسیە تۆمار کراوە. بێبەندی یاسایی 1465 دۆسیە تۆمار کراوە. تاوانی تر 744 دۆسیە تۆمار کراوە. ئەوە کۆی گشتی ئەو تاوانانەیە کە لە سنووری پارێزگای هەڵەبجە تۆمار کراون و 3 تاوان لە سنووری پارێزگاکە بەپێی ئەو ژمارەی کە بەراورد کراوە ڕێژەکانیان بە نیسبەتێک زیادی کردووە. ئەوانیش ڕووداوەکانی هاتوچۆ و برینداربوونە لەگەڵ زیادەڕۆیی و شەڕکردن و لێدان. و بەسپاسەوە لێرەوەمێ ڕای بگەێنم کە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دە ئۆتۆمبیلی کیلۆمەتر سفری دابین کردووە بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجەی شەهید بۆ ڕایکردنی کاروبارەکانی ڕۆژانەی هاوڵاتیان و بنکەکانی پۆلیس. لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە هیچ تاوانێکی کوشتنی ژنان تۆمار نەکراوە. ئەوەی کە هەیە هەڕەشەکردنەوە لێدانە و هیچ ژنێکیش لە قین یان لە داخی کەس و کارەکەی خۆی نەسووتاندوە یان خۆی نەکوشتووە. ئەوانە کە ئەتوانن بڵێم لێرەدا پارێزگای هەڵەبجە جیازە لە پارێزگاکانی تر لەو لایەنەوە.